لقی هەڵەبجەی دەستگای نووری حیکما لە ماوەی یەک ساڵی ڕابردوودا زیاتر لە 1000 قوتابی بەشداری تاقیکردنەوەی تەجوید و وانەی پەروەردەیان کردووە لە دەستگاکەدا و جگە لەوەش بەردەوام سەدان قوتابی بەشداری خولی پەروەردەی و پێگەیاندن دەکەن. کۆمەڵە چالاکی گشتیمانەوەی یەکێک لەوانە کردنەوەی 4 خولی تەجوید بۆ برایان و خوشکان بەجیا، ئەنجامدانی 3 ئیمتیحانی 100 پرسیاری تەجوید کە مەرجە بۆ وەرگرتنی ئیجازەی قراءە بۆ هەر کەسێک کە بەشداری ئەکا پێویستە 80 نمرە بێنی ئەو کاتە بە دەرچوو قبوڵە. بەشدارکردنی بەرفرەوانی قوتابیانمان لە بەهای فەرموودە بە هەموو کاتەکان کە ڕێیان گەیاندووە. ئەنجامدانی بەهارەگەشت بۆ سەرجەم قوتابیانمان، کردنەوەی خولی پەروەردەیی و کردنەوەی خولی هاوینە بۆ سەرجەم بۆ ئەندامانی قوتابیان لق و هەموو بازنەکان، و کردنەوەی خولی هاوینە زیاتر لە بابەتە گشتیەکان وەکو تەفسیر و تەجوید و قاعیدەی نورانی و ئاداب و هەروەها بنەماکانی ڕێز و ڕۆشت و عەقیدە و فیقه و حەدیث و حیفظ و تەفسیر ئەمانە بە گشتی بۆ هەموو قوتابیەکانمان بەشداریان کردووە و ئەنجامدانی 2 ئاهەنگی جەماواری بۆ ئەوانەی کە ئیجازەی تەجویدیان گرت کە ژماریان 78 مامۆستا بوون. دەستگای نووری حیکما بەردەوام کار دەکات بۆ پێگەیاندنی گەنجان و کچان لەسەر پەروەردەیەکی دروست. لەو نێوەندەشدا ئاهەنگی قۆناغی سێمی باڵاپۆشی بۆ 200 خوشکی سنوورەکە ساز کرد. خۆی باڵاپۆشی ئادەی پێم بڵێن چەندێکە هەیە لەم کوردستانەیە، چەند ساڵە هەیە کە عەبا هەبێ، هەمووی 2 ساڵ 3 ساڵە کە عەبا هەیە لە کوردستانە، لە هەمووی کوردستانە، ینی ئەم عەبایەکی ئێستا لەبەر ئەکرێ کەم بووە. بەعکسەوە زۆربەیان سفور بوون، زۆربەیان پێیان خۆشوە. ئەگەر سەیریشیان کەی تەنکەمیکیاجێکیان پێوە دیار بووە لەبەرەوەی هێشتای ماویانە، بەڵام کە بینیویانە بەرەبەرە باوەڕکە کەسانی کە ئەبینم کە پێشتر چۆن بووە و ئێستا حیجابەکەی لەبەر کردو و ئێستا باڵاپۆش بووە و لەو جلوبەرگەی پێشووی لەو میکیاجەی پێشووی هاتوۆتە و قۆناغە، باوەڕکە لە کوچە کۆڵانەکانە کە ئەیبینم من زۆر دڵخۆشم پێیان. ئەلحەمدولیلا. ئافرەتان و کچان دەڵێن ئەوان لە ڕێگەی هەڵبژاردننی باڵاپۆشیەوە ئازادیان دۆزیوەتە و شانازی دەکەن. باڵاپۆشن. ئێمە هەست بە ئازادیەکەن کە ئەم حیجابەمانەیە حیجاب نابێتە مانیایەوەی کە تۆ ئازاد نەبی حیجاب، بەڵکو حیجاب بێتە ئازادیەک بۆ تۆ، ئازادیەکی ناو دەروونت. ئێمە زۆر حەزمان لە حیجابە. بەڕاستی من زۆر دڵخۆشم ئەم خوشکانم بیناوە کە لێرە بووم، یعنی جێوێکی زۆر ئیمانیم هەبوو لەگەڵیانە. من داواکارم لەو خوشکانێ ینی با بە عەمەلیش کە ئابامان پۆشیوە نیقابمان پۆشیوە. ئەلحەمدولیلا زۆر دڵخۆشم، ینی زۆر ینی دڵخۆشێکی وام هەیە بۆیان حەزمە کرد هەموو ئافرەتی ئەم دنیای ئابا بێ نیقابێ. لقی هەڵەبجەی دەستگای نووری حیکما لە ساڵی 2009 دامەزراوە لە چەندین بواری پەروەردەی و تەجوید و لەبەرکردنی قورئانی پیرۆزدا خولی پێشکەوتن دەکاتەوە و لە ئێستاشدا بە بەشداری 500 قوتابی خولی تەجوید و لەبەرکردنی قورئانی پیرۆز و وانە پەروەردەیەکان بەڕێوە دەچێت. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.